شرامعتا 5 مانگا کاندید کراوەدا بمەزرێت لە نەخۆشخانەی گشتی هەورامان لە بیارە. بەڵام حکوومەت تاوەک ئێستا بڕیاری کۆتایی لە دامەزراندنەکەی خۆی و هاوڕەکانی نەداوە کە 130 کوڕ و کچی هەڵەبجە و هەورامانن. من بۆ ماوەی 2 ساڵ و نوو لە نەخۆشخانەی بەرکەوتووەیەکی کیمیاوی خۆبەخش کار دەکەم. بەداخەوە کە ماوەی 5 مانگە ناومان گەڕاوەتەوە و کاندید بۆ نەخۆشخانەی بیارە کە دامەزرێن بە شێوەیەکی ڕسمی، بەڵام لەم کەیسەدا حکوومەت کەم تەرخەم بوو و ئێمە هاوڕەکانمی نیگەران کردووە. داواکارین لە حکوومەت ئەم پرسەمان بۆ یەکلایی بکاتەوە. بەڕاستی ئەتوانی بڵێن لەم سۆسی کەسە کە ناومان گەڕاوەتەوە هەمومان کەسوکاری شەهیدین و لەگەڵ ئەوەشە هەمومان بە ڕێژەیەکی زۆر خۆبەخشیمان کردووە. من یەکێکم لەو کەسانی کە بۆ ماوەی 4 ساڵ و نیوە ئەتوانم بڵێم لە کەتی تەندروستی خۆبەخشیم کردووە. یعنی مستحق، یعنی زۆرمان مستحقین، زۆرمان بە حەقی خۆمان ناومان گەڕاوەتەوە. یعنی معقول نییە حکوومەت ئاوا دەسیمان پێیەکە، یعنی یەکجار بڵێن ناوەکانتان نایەتەوە، یان یەکجار یەکلایمان کردەوە. بەڕاستی یعنی ماندوو بووین. 5 مانگە چاوەڕێین ئەجایمە چاوەڕێەوەین حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی بۆ ناوانمان دەرکات. ئەوەنە چاوەڕوانیش تەواوی لاگی کردن بەڕاستی، یعنی هیواداری بە زووترین کاتە و ناوانەی ئەلان کرێ. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەش نیگەرانە لەوەی تاوەک ئێستا حکوومەت فەرمانی دامەزراندنی بۆ تەندروستی هەڵەبجە جێبەجێ نەکردووە. ئەم شتەش وەک هەموو ئابلۆقەکانی تر نەبێت لەسەر هەڵەبجە و لەسەر ئەم زۆنە بۆی چی دیدوانەکەوێت. ئێمە وردبینی خۆمان کردووە، مەسئولین لە یەک بەیەکی ناوەکان، بەڵام ئێستاڵێن لە ئەنجومەنی ڕاژەیە داواکەم ئەگەر بۆ شارەکانی تریش بە فلتری ئەنجومەنی ڕاژە ئەم ناوانە ڕۆشتووە باوەی ئێمەش بڕوات، بەڵام ئەگەر نەڕۆشتووە ماتەڵەی پێمەکەن. ئەم نەخۆشخانەیە سەرباریەوەی حکوومەت تاوەک ئێستا کارمەندە کاندیدکراوەکانی بۆ دانەمەزراندووە، بەڵام پلانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیە بە پشتبەستن بە هاوکاریەکانی پێشووتری کۆماری چیک و بودجەی پارێزگاری هەڵەبجە لایندەدا نەخۆشخانەکە بکاتەوە. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.